پێشەوە با بزانین پێناسەی کۆمپۆستە. کۆمپۆست بریتە لە کۆکردنەوەی پاشماوەی ڕووەکی لەگەڵ پاشماوەی ئاژەڵی باشە. ئەم پاشماوە ئاژەڵی پاشماوەی ڕووەکیە بەچی بەهۆی مایکرۆباتەوە شی ئەبنەوە باشە بەچی بە تێپەڕبوونی کات. ئەم دوای ئەوەی کەوا شی بوونەوە ئەتوانین بیکەین بەچی بە کۆمپۆست. بەڵام کاتەکەی جیاوازە ئەتوانین لە مانگێکەوە باشە هەتاکو ساڵی پێ بچێت. ئەوانەی چی ئەکرێ بە کۆمپۆست چی ناکرێت ئەوەی کە ئەکرێت بە کۆمپۆست بریتە لە چی بریتە لە پاشماوەی ڕووەکی وەکو باس بە پاشماوەی ڕووەکی بریتە لە چی بریتە لە جیا باشە بریتە لە قیدارەکان بریتە لە گەڵای دارەکان بریتە حەج شتێک کە پەیوەندی بە ڕووەکەەوە هەبێت بۆ نمونە ئەکرێت بە کۆمپۆست باشە ئەوانەی کە ناکرێت بە کۆمپۆست کە ئەو مادانەکەوا شینە بۆ نمونە شوشە پلاستیک باشە لەگەڵ چیە گریس باشە ئێسقان یان ئەو بەروبوومی چی بەروبوومی ماسۆمانە لەبەرەوەی چی حەشەرات یاخۆ با بڵێن مێرو ڕائەکێشێت یان پاشماوەی ئاژەڵی ماڵی لەبەرەوەی نەخۆشی بڵاوکە ئەمانە ناکرێت بە کۆمپۆست.